ورزی هاتیا گوهرین نو کما جلگینی ناسی کدا یه زوستانی استیر نو کنا چیتن بارا پتر عالم حشیه وسط کت عملی ترابو ما چکو فترة زوستانی آکی ما دو هیون پویزی عملی ترابو ما دست بکری ما تشته پویزی نه ما عملی ترابو یه هاوینی مخره را کنیم نيفتشك تقريبا موسمين نيفتشك بدم هيك هاد اما في اسبوعية وخلاص اللي نيفتشك اميرات كاين برف تشتي زفستان تشد خمسة بلوزة بنطلون ستيرة لك برف في تشتي فيتشد تشتي زفستان السري موسمية بقوة خودت كريت و أبا هدي كريت بالي ئەمڕۆ خۆشبەختانە فیستیڤالێکی وەرشیمان کردەوە بۆ سەرجەم فێرگەکانی سنووری ئیداری ڕاپەڕین و خولی تۆپی سەرمێز و شەترەنج کە بە بەشداری تیپەکانی ڕانیە و قەڵازیە و کۆیە و شکارتە و سەنگەسەر و حاجیا و سەر و چاوە ئەوەی جێگەی خۆشحاڵی بێ بۆ جێگای ڕەزامەندی سەرجەم بەشدار بوون. ئامانجمان لەکردنەوەی ئەم فیستیڤالە گرنگدان بوو بە بواری وەرشی و بە تایبەتی بە بواری مناڵاندا لەم کات و ساتەی ئێستاکانەدا بۆی بتوانین ئێمە وەک بەڕێوەبەراتی ببین بە پردێک لە نێوان سەرجەم مناڵانی کۆیە و قەڵازیە و ڕانیە و حاجیا و چواخونە و سەنگەسەردا ئامانجمان بە شێوەیەکی زۆر جوان بتوانین خزمەت بۆ بارە مناڵەکان بکەین. سەرەتا دەستخۆشی لە ئیدارە ڕاپەڕین دەکەم بۆ کردنەوەی ئەم پاڵەوانێتیە کە بەڕاستی تۆپی سەرمێز لە کوردستان گرنجێکی تایبەتی پێ نادرێ ئێمە دەستخۆشیانی دەکەین کە ئەم پاڵەوانێتیە بچووکەیان بۆ دەڤەرەکان کردوێتەوە کە تێیدا 6 تیپ بەشداری کردووە ئێمە ژۆگیانەی کۆیە بە خۆشحاڵیەوە بەشداری ئەم پاڵەوانێتیەمان کردووە و ئێستاش لە یاری کۆتایین. ئامانجمان لە دەرخستنی ئەم کارانەدا دەرخستنی بەهرە و توانایی گەنجانە دەرخستنی ئەو توانانەیە کە هەمووان بزانین بۆ نمونە لە شارێکی وەکو دەربەنیخانە پێشەنگای خۆشنووسی هەیە خۆشنووسان پەرە بە تواناکانیانەدەن ئەمە وا ئاکات کە زیاتر بناسیێن لە تەواوی نەوەکانی داهاتوودا. لە مێژووی هونەری خۆشنووسیە کورد ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە پێشخستی ئەم هونەرە. بۆ نمونە ئێستاش کە لە هەموو پێشبڕکێ خۆشنووسیەکانەکرێ لە تورکیا ئەکرێ لە وڵاتانی ترەکرێ خۆشنووسە کوردەکان هەمیشە لە پێشەوە پلەی باشەهێنن کورد توانویەتی ڕۆڵێکی باش ببینێ لە بەرەو پێشبردننی هونەری خۆشنووسی. گەرچی بەداخەوە تا ئیسا ئێمە نەمانتوانیوە هونەرێکی خۆشنووسی تایبەت بە خەتی کوردی خەتێکمان هەبێ ئەوە جێگەی پرسیارە لە ڕاستیە.